من أسماء رسول خاني برنامج بكالوريوس لا پەروەردە و دەرمزانی ئێمە وەکو ستافێکی ئافرەت کە پێک هاتوین دانزیکەی چواردە ئافرەت لە دەڤەری ڕاپەڕین بە و بەتایبەتی لە شاری ڕانیە سنتەرێکی شیاندن و ڕاهێنانی منداڵانی ئۆتیزم بەڕێوە دەبین وەکو ستافێکی شارەزا کە چۆن دەڵێ تێیدا کۆمەڵێک ڕاهێنان و کۆمەڵێک چالاکی کۆمەڵێک چۆن دەڵێ ئیش لەسەر لایەنی کەم و کوڕی منداڵانی ئۆتیزم دەکرێت ئەو لایەنانەی کە تێیدا مهارە و چۆن دەڵێ کارامەیان هەیە زیاتر بەرەو پێش دەخرێت و ئۆتیزم ئەگەر پێناسی بکەین حاڵەتێکی یاخود تێکچوونێکی بە تێکچوونێکی دەماری حساب دەکرێت دەماری گۆشەی کە تێیدا کار لەسەر لایەنی کۆمەڵایەتی و ڕەفتاری منداڵەکە دەکات کە تێیدا کۆمەڵێک سلوک و ڕەفتار دەردەکەوێت کە بۆ نمونە دایکەکە هەستی پێ دەکات کە منداڵەکەی لە دەوروبەری ناچێت بۆ نمونە کۆمەڵێک نیشانی وەکو ئای کۆنتاکت پەیوەندی چاو کە ئەوانە نیشانی سەرەتایین هەستی پێ دەکرێت بۆ نمونە جوڵەی زۆر یاخود جوڵەی زۆر کەم یاخود بۆ نمونە دواکەوتنی لایەنی زمانەوانی کە تێیدا کۆمەڵێک نیشانەی ڕەفتاری دیکە تێیدا بەدی دەکرێت ئەو کاتە بۆ نمونە دایکەکە کە هەست بەوە دەکات کە بۆ نمونە ئەو منداڵی لە دەوروبەری ناچێت چۆن دەڵێ وەکو شکوتمانێک بۆی دروست دەبێ و لێرە وەکو دکتۆر ئەوانە بۆ نمونە چۆن دەڵێ پسپۆڕی دکتۆرەکانە دکتۆری منداڵان بێ دکتۆری دەرونی بێ کە تێیدا حاڵەتەکە دیاری دەکا و بەپێی لیژنەش لە شارەکانی بۆ نمونە سلێمانی هەولێر بڕیاری لەسەر دەدرێت کە تێیدا کۆمەڵێک پسپۆڕی دادەنیشێت و بڕیار لەسەر منداڵەکە دەدات بۆ ئەو یەکلای کاتەوە منداڵەکە ئۆتیزمە یاخودنا و پاش دیاریکردنی ئەو منداڵە خۆ تەشخیصی ئەو منداڵە بە حاڵەتی ئۆتیزم ئێمە لێرە بۆ نمونە دەست دەکەین بە ڕاهێنان پێکردنی ئەو منداڵانە بەڵام پێش ئەو بۆ نمونە کۆمەڵێک پرسیار هەیە لە دایک و باوکەکە دەکرێت بە حکمی ئەوەی چۆن دەڵێ ناتوانین پرسیارەکە لە منداڵ بکەین توانێت جوابدانەوەیان نییە زۆربیان بۆیە کۆمەڵێک پرسیار لە منداڵە لە دایک و باوکی منداڵەکە دەکرێت بۆ ئەوەی تێبگەین ئێمە ئەو لایەنەکەم کوڕیانە چین تا ئیشی لەسەر بکەین و ئەو لایەنانە چین کە منداڵەکە تێیدا بەهێزە بۆ ئەوەی بەهێزتری بکەین و بۆی ئەوەی لیانی لە کۆتاییدا ئەو منداڵە بتوانێت ژیانێکی سەربەخۆ و بەتەواوەتی پشت بەخۆی بەستە لە کارەکانی ڕۆژانەیدا چۆن دەڵێ بەسەر بەری و بێتە منداڵێکی سەربەخۆ کە توانی خۆ بەڕێوەبردنی هەبێت و لەبەر ئەوەی ئۆتیزم ینی لە جیهانی ئێستادا و لە توێژینەوەکانی دواییدا بە نەخۆشی حساب ناکرێت بۆیە ئێمە بۆ نمونە ناتوانین قسە لەسەر چاکبوونەوە و چاک نەبوونەوەیان بکەین لێرەدا ئۆتیزم وەک حاڵەتێکی جیاوازی چۆن دەڵێ دەبیندرێت پێی بۆ نمونە توێژینەوەکان و ئەو قسانی کە قسەی ئەو کەسانی کە پسپۆڕن لەو بوارەیدا چۆن دەڵێ وەکو جیاوازیەک دەیبینین کە لێرەدا چۆن دەڵێ قوبوڵکردن و خۆشویستنیان دەکەوێتە سەر کۆمەڵگا ینی کۆمەڵگا دەبێت ئەو جیاوازیە قبولکە و ئەو ڕوونەتی فکریەی هەبێ کە بۆ نمونە دەکرێت بۆ نمونە منداڵێک لە چۆن دەڵێ لەوکەی دیکە نەچێت یعنی لە هەندێک شتدا جیاواز بێ و ئێمە دەبێت بۆ نمونە ئەو ئەرکەمان دەکەوێتە سەرشان کە ئەو جیاوازیە قبول بکەین و لەبەر ئەوەی ئۆتیزم پێویستی بە ژینگەیەکی گونجاوە لەبەر بوونی هەستیاری لە زۆربەی حاڵەتەکانی و لە زۆربەی کەیسەکانی ئۆتیزمدا ینی بۆیە دەبێت ئێمە چۆن دەڵێ زۆر فۆکەس بخەین لەسەر ئەو ژینگەی کە ئەو منداڵەتی داکی ئێمە ژینگەکەی بتوانیانی لەگەڵ گونجێنین ئێدی ئەو بەرپرسیارەتە ینی گشتیە دەکەوێتە سەر تاک بە تاکی کۆمەڵگە و دەکەوێتە سەر ئەستۆی حکومەت بۆ نمونە حکومەت دەکرێت لەلایەنی مادیەوە هاوکاری دایک و باوکەکان بکە و کۆمەڵێک ئاسانکاری لە شوێنە گشتەکانی وەکو قوتابخانە و نەخۆشخانەکان و شوێنە گشتەکانی دیکەدا بکە بۆ ئەو منداڵانە و یعنی حسابێکی چۆن دەڵێ تایبەتیان بۆ بکرێت
و لەلایەنی دایک و باوکانەوە دەبێت بۆ نمونە یەکەم شت ئەو دایک و باوکە ئەو منداڵە وەکو خۆی قوبوڵ بکە، چونکە ئەگەر قوبوڵ نەکرێ یعنی چۆن دڵی ناتوانرێ ئیش لەگەڵ ئەو منداڵە بکرێ بەرەو پێش ببردرێ. و ینی بەگشتی ئەو ئەرکە دەکەوێتە سەر کۆمەڵگا کە بتوانێت وەکو خۆیان قوبوڵیان بکە و چاوپۆشی لە هەندێ ڕەفتار بکە کە منداڵی ئۆتیزم دەیمێنێ. و لێرەش بۆ نمونە لە سەنتەرەکان ئەو ڕاهێنانانە هەیە کە بۆ نمونە بەردەوام ئیش لەسەر ئەو لایەنانە دەکا کە منداڵەکە تێیدا چۆن دەڵێ لاوەزیەکی هەیە تێیدا. جائیدی ئەو لایەنە چۆن دەڵێ هەر شتێک بێ و بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئیشکردنی سەنتەرەکاندا دەبێت کۆمەڵگاش هاوکار بێ بۆ نمونە بە چاوێکی کەم سێریان نەکا، بۆ نمونە لەوە نەترسێت کە منداڵە ئاسایەکەی خۆی تێکەڵی منداڵی ئۆتیزم کە، چونکە ئەوە یەکێکە لە پێویستیەکانی منداڵی ئۆتیزم کە تێکەڵی منداڵی هاوتەمەنی خۆی بکرێت بۆ ئەوی هەندێک ڕەفتاری باشەیە لە منداڵەکانی دەوروبەری خۆی هەڵبگرێتەوە.